سڵاو ڕێز بینەرانی بیسەرانی ئازیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بەخێر بێن بۆ بەرنامەی تایبەتی ئەم جارەمان کە بڵین سەبارەتە بە داواکاریەکانی کامیۆنداران و کاریگەریەکانی لەسەر دۆخی ئێستا و داهاتووی ئێران. ئاگادارن کە ماوەی زیاتر لە 2 هەفتەیە شەپۆلێکی نوێی مانگرتنی سەرتاسەری کامیۆنداران جارێکی دیکە ئێرانی گرتوێتەوە. ئەم جوڵە ناڕزایەتیە کە ڕەگ و ڕیشەی لە قەیرانە قوڵە ئابووری کۆمەڵایەتی و سیاسیەکانی نێوخۆی ئێرانەوە سەرچاوە دەگرێت بۆ تەجێی سەرنجی چاودێران. خەڵکی ئێران لە دۆخێکی سەختی مەعیشەتی و گوزرانیدا دەژین کە زۆرێک هۆکارەکەی بۆ ناکارامەیی و سیاسەتە هەڵەکانی خودی ڕژیم دەگەڕێنەوە. مانگرتنی کامیۆنداران کە شادەماری گواستنەوە و ئابووری وڵات پێکدێنن نیشانەیەکە لەو فشارە زۆرەی کە لەسەر ئەم توێژە و بەگشتی لەسەر کۆمەلگای ئێران هەیە. ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین لەگەڵ میوانی ئازیزمان کاگنیسان نەودینان شرۆفێکی ورتر بۆ هۆکارەکانی ئەم مانگرتنە داواکاریەکانی کامیۆنداران کاریگەرەکانی لەسەر دۆخی ئێستا و داهاتووی ئێران و هەروەها شێوازی مامەڵەکردن لەگەڵ ڕژیم و ئەگەری پەرەسەندنی ئەم ناڕزایەتیانە بکەین. هیوادار بکەوەش بتوانن تا کۆتایی لەگەڵمان بن. ئێستاش کاگنیسان نەودینان ئەندامی دەفتەری سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێرانمان لەگەڵە. کاگنیسان سڵاوت لەبێت، زۆر سپاست دەکەم، بەخێر بێت بۆ ئەوەی کە ئامادە بوون لەم بەرنامەیە. زۆر بەخێر بێن. من سڵاو دەکەم لە خەمەتەوە کاکە ئەمیرگیان، ماندوو نەبن خۆت و هاوکارانی خۆشەویستان و هەروە بینەرانی خۆشەویستی ئەو بەرنامە. زۆر بەخێر بیت کاگنیسان، بە لێرەوە دەست پێ بکەین. خۆتان ئەزانن ماوەی کە کامیۆنداران لە ئێران لە مانگرتندان، ئەگەر لە هەڵەدانە بم 16مین ڕۆژی مانگرتن بوو. پێم باشە سەرەتا بەڕێستان وێنەیەکی گشتیمان پێ بدەیت لەسەر ئەم مانگرتنە و هۆکارە سەرەکیەکانی بڵین چین و داواکاریەکانی کامیۆنداران چی بوون تا ئێستا و تا چەند بڵین ئەم مانگرتنە جیاوازە لەوانەی بڵین پێشووتر. بە تایبەت هەروەک لە پێشەکیشدا باسم کرد لەم دۆخە هەستیارەی ئێستای ئێراندا کە تێکەوتووە. پرسیارەکە چەند شتە ئەوڵەوە دەستی پێکەن. خۆ دەنگی ئێتساباتی کامیۆنداران بەڵێ هەر لە 15 ڕۆژی لەوە پێشەوە بوو، بەڵام شکلێکی فعال 13 ڕۆژ ئێتساباتی پڕقودرەتی کامیۆنداران لە 31 ئوستان و زیاتر لە 160 یا بە قۆڵی ئیتلاعیەکەی خودی اتحادیە تەشەکولهای کامیۆنداران 163 شاری ئێرانە بەربوو. ئاگادارن کە ئێمە ئەو ئامارەوە هەبەدەستمانەوە لە ئێرانە 550,000 کامیۆندار و ڕانندەی کامیۆن و کەسگەرێکە لەم بێسڵاح ڕشتە مەشغوڵن حزوریان هەیە. لەم ئێتساباتی 13 ڕۆژە 400,000 کامیۆندار و ڕانندە و دەستیە کەسگەرێکە لەگەڵیانە کارەکەن بەشداریان بووە کە ئەمە ڕقەمێکی زۆر گەورەیە. 400,000 نەفەر شاغڵی کامیۆنداران و ڕانندەگان و کەسانی تر دەرگیری ئەم ئێتساباتە 13 ڕۆژە بوون کە هەروەک ئاماژەمان پێدا لە زیاتر لە 160 شارە وجودی بوو. خودی ئەمە بە نەزەری من مهمترین تەحوڵێکە کە لە عەرسەی ئێعترازات و ئێتساباتە لە ئێرانە هاتووە سەبەرەوە. ئازمونەکانی ئەم ئێتسابە ئەتوانین لەو دووە بە مفەسەڵی بە وەبردیتریش باسی بکەین، بەڵام بزانین خودی کامیۆنداران و ڕانندەگان چه خاستایەکیان بووە. ئەوەڵین ئێتراز وا دەستیان پێکرد ئەوە بوو کە ئێترازیان کرد بە ئەوە کە گازۆیل سێ نرخە بووەسەوە. گازۆیل بووە بە یارانە و کە 300 تمەن بووە، لەو دوان نرخی گازۆیل هایتر نسبی قیمەتی گازی دوا لە پالایشگا ئەیفرۆشن کە هەرزانە و هەروە نرخی ئازاد کە ئەم سێ نرخی کردنی گازۆیلە بوو بە یەکێ لە مەبنای ئێعترازاتی کامیۆنداران و ڕانندەگان و هەروەها
مەسئلەی وەزیەتی بیمە و گرانبوون بیمەکانیان و قەتبوونی ئەو یارانە و ئەیاندا پیان بۆ گازۆیل و بۆ شتانی تر وە گرانبوونی مەوادی بێسا خودی کامیۆنەکان وەکو لاستیک و قەتعاتی یەدەکی و تەواوی ئەو شتانە زۆر گران بووە لە عینی حاڵش ئێمە شاهدین ئەوڕۆ گرانیەک لەبان سفرەی کۆمەڵانی خەڵکیشە و وجودی هەیە سفرەیەکە ڕۆژانە هەم کامیۆنداران ڕانندەگان کارگەران معلمان پەرستاران بۆ تەمینی معیشەت لەگەڵ یا دەرگیرن خب ئەمانە شتێ بوو کە ئێترازاتەکەی بەرین و بەربڵاو کرد ئێوە ئاگادارن زیاتر لە 80% کامیۆنداران وا ئەڵێن ساحبی کامیۆنن ئەمانە وان نییە کە ڕاستۆخۆ ئەم 80% کامیۆنەکانیان سندوێ بە تەواو دەرامەدەکانی وا بۆیان بمێنێتەوە ئەگەڕێتەوە بۆ گیفانیان و بۆ سفرەکانیان بەڵکو ئەمانە لە تەریقی وامە تەریقی وامهای جۆرا و جۆرۆ ئەم کامیۆنانیانە بە چەند میلیۆن یا میلیارد و تمەن و ئەوانە سندوەکە زۆر گرانە دەنەتیجە خودی ئەمەیشە پەرداختی بازقستی ئەموان وامانە بۆ تەمینی ئەوە کە کار بکەن و معیشەت بکەن و وامی ئەم کامیۆن گەرە بدەنەوە خودی ئەمەشە بە نەزەر من یەکێ لەو شتانە بووە کە لە ناو قسە و باس و پەیام و یا گفتوگوگەرێکە لە ناو کامیۆندارانە وجودی هەیە بووە چون کەسێ 80% لە کامیۆنداران کە کەم نین چەند سەد هزار نەفرن حدودی 400,000 بەشداریان کردووە حتى 200-300,000 نەفریان ساحبی کامیۆنداران یا زیاد گەورەترین مانگەمان بووە لەم ساڵانەی خەرزاری خست و وامە ئەمانە دیتر تووڕەیی کامیۆندارانی زۆر کرد کە ئێوەش ئاگادارن پێم وایە لە بەرنامەهای پێشوە پێکەوە قسەمان لێ کردووە لە ساڵەکانی 97 و زووتریش بازم ئێمە شاهدی ئەترازاتی کامیۆنداران لە سەتحی سەراسەری ئێرانە بووین ڕانندەگان بووین هەر ئەم خاستانەوە ئەوڕۆ مەترح بووە لەو دەورەیشا مەترح بووە بەڵام هەمیشە لەگەڵ وعدەهای بێسا پوچ و عملی نەکردنی دەوڵەت و مەجلس و ئەوانە ڕوبەڕوو بووە کاگنسان ئەم مانگرتنە چەندە جیاواز بوو لە چاو مانگرتنەکانی پێشوودا جیاوازیەکانی چی بوون؟ بە نەزەر من زۆر جیاواز بوو کاکەمیر ئەو دەلیلە کە ئەوڵان زۆر بەرین و بەربڵاو بوو بەشداری 400,000 نەفەر لە ساڵانی ڕابردوودامە یەکەمین گەورەترین مانگرتنی کامیۆنداران بووە ئەو جۆرەی کە باسی دەدەن ئەمە گەورەترین مانگرتنی کامیۆنداران بووە دەقیقەن وایە بۆ دەلیلەکە لە زیاتر لە 163 شارە وجودی بوو یەکێ لەو جیاوازیانە ئەوە بوو لە زۆر جێگا پەیوەست بوون بە یەک یەکێتر ئەوە بوو ئەو ساڵ بە نەزەر من ئەم اتحادیەی تەشەکولهای کامیۆنداران زۆر لە مۆزەیەکی بە نەزەر من مەسئولانەوە هەم خاستەکانی مرەتەبەن گەڵاڵا کرد مەترحیە کرد هەم ئەوە ڕۆژانە ئەتلاعیەی ئەدا لەسەر پێشڕەوی و ئەفزایش و پەیوەستبوونی کامیۆنداران لە جێهای مختلفە هەمەوە بلەخە رابطەی خودی ئەم ئێتسابە گەورە لە 163 شارە بە بەشداری ئەم هەموو 400,000 نەفەرە هەماهەنگ کردووە ئەمە کارێکی سادە نییە لە شرایەتێکە کە حتا لە ئێرانە بەحسی سندیکا و اتحادیە و تەشەکل و ئەوانە غێرە قانونیە ئەو نە جیاواز بوو ئەو نە قودرەتمەند بوو بلەخەرە ئەمە چووە دەستوری کاری مەجلس و بە دەرەجەیە لە میدیا ئیجتماعی خودی جمهوری ئیسلامیە کە گەورەترین سانسۆر چییە لە ئێرانە بەرابەر بە ئاعتسابات و ئاعترازاتی کاریگەران و معلمان و کامیۆنداران بلەخەرە مەجبور و باسی بکە و خودی ئەمە قدرەتمەند بوون و بەربڵاوبوونیان و بەتایبەت لە تەریقی ڤیدیۆگەرێکەوە کە لەسەر خاستەکانیان ئیسراریانە کرد و حەمایەتایەکە لە دەرەوەی کامیۆنداران
لەناو کارگەرانە لەناو معلمانە لەناو هونەرمەندانە لەناو بێسا ئەوانەوە کانونی نوویسندگان و ئەدەب و کۆمەڵانی خەڵک و دانیشتووەکان کە ڕۆڵەیە ئەم کامیوندارانە وجودی بوو ئەمە ئەبعادێکی بینالمللی پیا کرد و هەروەها بە نەزەری من ئەحزابی سیاسی بە دروست و زۆر مەسئولانە لە دەرەوە لە طریقی میدیای اجتماعی و تەلەڤیزیۆنەکانی خۆیانە و ئەم اعتصاباتیانە زۆر باش تحتی پوشش قەراردان بە نەزەر من جیاوازیەکانی لەم بابەتەوە لە ئەی حاڵە ئەگەر کاک ئەمیر ئیجازە بدەیت لەسەر یەک جیاوازی تریش قسە بکەم ئەم اعتصابی ئەو ساڵ ئیدامەی ئەو دەستکەوتانەیە کە ئێمە لە ژنجیان ئازادیە بەدەستمان هێناوە خودی ئەم نوع اتحاد و هەمبەستگیە حتا نوعی پەیام هایەک وە ئەدرا و حتا نوعی ئیسفادەکردن لە میدیای اجتماعی و چاو دەنگێک وا لە دەرەوە نەناوە بۆ حەمایەت لەم اعتصاباتەکرا زۆری تحتی تەئسیری ئەم سنەت و دەستکەوتانە بوو کە لە ژنجیان ئازادیە بەدەستمان هێناوە خودی ئەمە بە نەزەر من ئەو خاستەوە لە ئیدامەی ژنجیان ئازادیە ئەو ڕەوجودی هەیە هەرچەند لە خیابانەکانە دەنگی ژنجیان ئازادی نیە بەڵام ئەم جارە لەلایەن کامیۆنداران و بەخاستی معیشت و ژیان و ئەوە کە بالاخرە کۆمەڵانی خەڵک ڕفاه و زندگیان ئەوێت ئیدامە پیاکەوە خودی ئەمە بە نەزەر من خودی دەستاوردها و موقعیەتی ژنجیان ئازادی واردی مەرحەلەیەکی تر کرد زۆر باشە کاک نیسان حتمما لە درێژەی باسەکەماندا دێنە سەر پەیامی ئەم مانگرتنە و ئەزمموی ئەم مانگرتنە چیمان پێ دەڵێت خۆتان باشە زانن هەرو جۆرەی کە بە دروستی ئاماژەت پێدا ئەم مانگرتنە کە ئاوە بربڵاو بوو و زۆر هەماهەنگیش بوو دیارە کاردانەوەی ڕژیمی بەدواوە بوو و هەوڵی زۆریشی دا ڕژیمیش هەمیشە شێوازی تایبەت بەخۆی هەیبووە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ هەموو ناڕزایەتیەکاندا ئایا لەم مانگرتنەی بڵین کامیۆنداراندا چ تاکتیکێک و بڵین شگردێکی بەکارهێنا ڕژیم ئەم مانگرتنە بە تایبەتی خۆشتان ئاگادارن هەوڵی تەفرەقە ئەفکەنی ینی بە جۆرێک بڵین دابشکردن و ناکۆکی خستنە نێو مانگرتوانیدا کە سەرکوتی بکات کاردانەوەی کامیۆنداران بەرامبەر بەم هەوڵانەی کە باسم کرد و زۆرێک لە تۆڕۆکۆمەڵاتیەکانیش بڵاو بۆتەوە چی بووە؟ دەنگت تۆزێ زەعیفە بۆ من منزورت کاردانەوەی کامیۆنداران بەرامبەر بە چی بوو؟ بەرامبەر بەم هەوڵانەی ڕژیم کە زۆری ویست بۆ تەفرەقە ئەفکەنی ئەوانە هەوڵیەدا کە شێوازی خۆشی هەیە ناڕزایەتیەکان و مانگرتنەکان بەڵێ ئەمە بە نەزەر من نوکتەیەکی زۆر مهمە و جمهوری ئیسلامی لەم بابەتەوە موافقن ئەوە لە کەشاوەرزەکان و دەستی پێکرد یعنی پەیامەکی هەنار بۆ کەشاوەرزان ئەوەڵین ڕۆژەکان کە ئێوە بارگری مەکەن ئەمانە ئەگەر هەین بوو بەرابەریان ڕاوەستن کە داوای بارگری بکەن بە کامیۆنداران بخەنە فعالیت و کە ئەتسابەکانیان بشکێنن کەشاوەرزان بە دروست لە جای ئەوە جوابی مثبت بە کامیۆنداران بنەوە ئەلامیان کرد ئێمە لە ئەتساباتی کامیۆنداران حمایەتەکەین و ئەم دەها یا سەدها یا هەزاران پەیامەکە کە بۆ مەراکزێ نرا کە کامیۆنداران لەوێ قەرار بوو بارگیری بکەن و بیبەن بۆ جێتر وەلێ لە ئەسەر شرۆعی ئەتسابەوە ڕاوەستا بوو شکستی خودی ئەمە نیشانەدا نەک فقط کامیۆنداران بەڵکو جامعە و بەتایبەت کەشاوەرزان نیرویەکی حمایەت کنەندەی ئەم ئێتسابات بوو و لە عینی حاڵا خودی کامیۆنداران بە خانەوادەکانیان و بە کەسگەری وا لە دەوروبەریانە بوو توانیان ئیقداماتێک کە پیانە بوو سەربازانی ئیمام شتێکی ئاوا ئەمانیانە خونسا کردو چون لە بەعزە جێگا هاتن بێسەبەریانیان پێگر بە زۆر ئەیانوت بگەڕنەوە لەبان ئۆتوبانەکان و لە جادەکان و بڕۆن بۆ ئیسکانەوە بار لێ بدەن بەڵام وەختێک لە مقابڵی دەها و سەدها کامیۆندارە و کامیۆنەکانە ڕوبەڕوو بوون ئەم سیاسەتی سەرکوبیشە بێسڵا شکستی خوارد بە نەیان توانی مەوەفەق بوو یەکێتر لەوە ئەوەیە کە سیاسەتی سەرکوب بالاخره جمهوری ئیسلامی هەمیشە
گۆپاڵ و سیاسەتی سەرکوب هابەدەستی و بەرابەر بە ئێترازات و ئێتساباتێ وا لە ناو کارگەران معلمان پەرستاران و هەموو بەشی جامعە وجودی هەیە. ئەمە بالاخەرە تعدادی لە کامیۆنداران و ڕانندەگانی دەستگیر کرد کە لەگەڵ ئێترازاتێکی خودی وەسیعی ویدۆیی پەیامک فتاوای ئەوانەی کامیۆندارانە ڕوبەڕوو بوو فراخاندریا و هەم کۆمەڵانی خەڵک و فشاری لە خارج کشوەرەوە هات لە دەرەوەی ئێرانەوە هات تۆی ئەم سیاسەتانە بێستا سیاسەتایەکی تەفرەقەبکەنانە بوو کە جمهوری ئیسلامی بەڵێ منی شەرمیستمە ئاماژە بە و تەفرەقە ئەفکەنیە بدەم زۆری هەوڵدا و زۆر بە دروستی کاردانەوەی کامیۆندارانت باس کرد کە نسان با بینە سەر خودی کاریگەری و بڵین پۆتانسیێلی بەرفراوانبوونی ئەم ئەحساب و ناڕەزایەتیانە دیارە ئەمان ئەم مانگرتنەی کامیۆنداران کاریگەریکی ڕاستەوخۆی لەسەر ئابووری ئێران و ژیانی ڕۆژانەی خەڵک دادنێت بە تایبەت بڵین لە بواری گواستنەوە هی کاڵاوە پێداویستە سەرەکیەکانی ژیان ئێوە لەسەر ئەمە چ قسەیەکتان هەیە ڕاتان چێ لەسەر قەتعەن دایانە چووکە مەسەڵەن ئێوە چاڵێ بکەن لە کشوەری وەکو سوێدا بێسڵا نەبزی ئیقتساد لەبان دەریاکانەوە چون ناو کشوەری سوێدا ئاو زۆرە کەشتی و دەریا نەخشی زۆریان هەیە لە ئێرانە ئاڵمانیش بە دەرەجەی وایمە تەجروبەمان هەیە لەبان ئۆتوبانەکانەوە یعنی نەبزی ئیقتساد بە یەک وەسڵە بێ یعنی ئەوە وا لە بێسە حەمڵ و نەقڵە مردم ئەبێ بارەکان جێبەجێ بکەن تۆلیدات جێبەجێ بێ لە تەریقی ئۆتوبان و جادەکانەوە هەیە هەم لەم ئاڵمانە بۆ دەلیلەیە کە لە دوای جەنگی جەهانی دوومیشە و ئۆتوبانەکان زۆر بوو و لە ئێرانیشە جادە و ئۆتوبان نەخشێکی سەرەکی هەیە در نتیجە خودی ئەمە بە نەزەر من دەبان قەتعەن اقتصادی بێسا تۆلیدۆ و دەرامەدهای ماڵیاتیش و حتا بە نەزەری من نەخشدۆرێکی مهمی بووە چون ئیسلام دەوڵەتی پزیشکیانە مەسئلەی ماڵیات مەسئلەیەکی سەرەکیەوە بەم شکڵە خەریکن ئەتوانن بەشێ لە دەرامەدها و کەمبودهای خەزانەی خۆیان تەئمین بکەن ماڵیاتەکانیان بردووە سەبان و خودی ئەمنەوە ئێتسابە و فرۆش نەچوونی بێسا کالاکان و جێبەجێ نەکردنی تەواوی ئەوانە قەتعەن لەسەر ئەمانە لەسەر اقتصادی ئێران تاسیری داناوە لەو ماوە تاسیرێکی میلیاردی داناوە کە ئەوە بەتە کارێکی زۆر کارشناسانەترە بەس کارشناسی اقتصادی لەو بابەتە زۆرتر زۆر باش کاگنسان لە پرسیاری پێشووتردا باست لە خاڵێکی زۆر گرنگ کرد ئەویش پەیامی ئەم مانگرتنە و ئەزمموی ئەم ماگرتنە جا من لێرە پرسیارێکمایە بەڕای بەڕێستان ئەم مانگرتنی کامیۆنداران پۆتانسیێلی ئەوەی هەیە کە ببێتە بڵین هاندەر و سەرایەت بکات بۆ هەموو چین و توێژ و پیشەکانی دیکەی کۆمەلگای ئێران بڵین بە تایبەت ئەوانیش دەتوانن بێنە سەر شەقام ئەمە ئەم پەیامەی پێیە ئەم ئەزمموی پێیە نازام چەندە ئاگاداری ئەو وەزعینیشان نانەوەخانەکانیش بانگەوازێکیان دەرکردووە بۆ مانگرتن لە ڕۆژی شەممە لە هەموو سەراسەری ئێران کە بەردەمداری و ئوستانداری و شارە پێم باشە لەسەر ئەمە ڕای خۆتان بڵێن بەڵێ ئەم مەسئلەی بێستا دەستاوەرد یا ئازمونێکە بۆم ئێتساباتی کامیۆندارانە بووە پێم خۆشە لە بەرنامەیەکە مفەسەڵتر باسی لێ بکەین ئەمە بە نەزەری من شروعی دەورەیەکی تازەیە لە ناو جامعەی ئێرانە بە تایبەت بۆ ئەوە کە نەهادها و تەشەکلها و فعالینی بەشهای جۆرا و جۆری کۆمەڵایەتی چۆن بەرخودکەن لەگەڵ ئێتسابێکە کە هەم خاسی سنفی هەیە و هەم بە شدت سیاسی شێکەنەوە هەم جمهوری ئیسلامی دەوڵەت و حاکمیەت سیاسیەکاتەوە هەر بە مەحزی ئەوە وەختێ خاستەکان مەترەحە بێ لەسەر ئاعتراض بە سێنرخەبوونی بنزین یا گرانبوونی بیمەکان یا ئەوە کە مەسەڵەن قەتعاتی کامیۆنگرانە ئەمان چەندانە ڕانندەی کامیۆنەگرن یا بەرگریەکەن لەوە کە مەسەڵەن ئێتسابکەن خودی ئەمەیانێ بۆ معنایە کە سیاسیان کردوەوە خودی ئەمە بە نەزەر من دەست ئازمموی تایە ئەوش ئەوەیە کە فعالینی سیاسی حتا بە نەزەری من بە دەرەجەیەک ئەحزابی سیاسی چۆن لەگەڵ ئەمنەوە ئێتساباتە بەرخوردەکەن قەتعەن نابێ بارێکی سەنگین
هیچ کەسێک لەبان ئەمە ئەتسابات و دابرێەوە پێمان وابێ بەم ئەتسابات و جمهوری ئیسلامی سەرنگون نەبێ قەتعا ئەمە نییە و هیچ حزبێک و سیاسێک و نەهاد و تەشەکولی بەرخودی نەکردووە بەڵام قەتعا ئەوە هەیە ئەم خاستانە و نەوەی تەعامل و بەرخوردی دەوڵەت و حاکمیت بەم خاست سنفیانە تبدیل لێ بە ئاعتراضاتێکی سیاسی خودی ئەم ئاعتراضاتی سیاسیە خروجیەکەی بە قەوڵی فارسی ئەڵێ وەکو ئازمون وەکو دەساوەرد لەخرە ئەوەیە کە ئێمە چۆن نەهادهایەک یا تەشەکوڵەکان لە ناوەوە کار بکەن کە رابطەیەکی فعالتر لەگەڵ ئاعتساباتی کارگەرانە کامیۆندارە هەر ئەوڕۆ ئێمە شایەبی لە چەند جێگەی ئێرانە شارەداریەکان و چەند جێگەیەکی تر ئەتسابات و ئاعترازاتێکی کاریگەری بەرگوزار بوو یا بە قەوڵی ئێوە وتان لە حەڤەی خوردادا شەمبەی ئەم شەمبەوە خەریکەتێ ئەبێتە حەڤەی خورداد ئەو ڕۆسیانزەهمە نانوایان فراخانیان داوە بە ئاعترازات و تەجەمە لە مقابڵی فەرمانداریەکان ئەڵبەتە ئەمە لەناو بێسا حاشیە ئەوە بڵێن ئەمە ئەوەڵین بار نیە لە یەکمانگی ڕابردووە بە دەلیلی قەتعی زۆری بەرق لە زۆر جێگا خەبازان و نانەوایەکان لە تەماتێکی زۆریان بینیوە و لە چەند جێگە ئێمە شاهدی حتا ئاعتسابی وەکو شاری سنە ئەمە ئاعتسابیان کە ئەم تەجەموعێکی زۆر پرشوریان ئەنجامدا لە مقابڵی ئوستانداری و فەرمانداری و جێهای جۆرا و جۆرە دەنەچە خۆب ئەم ئازمونانە ئەبێت تەبدیل بێ بەوە کە چۆن كلن جامعه مردم نهادەکان تەشەکوڵەکان ئەحزابی سیاسی خودی کارگەران کە هەن لە حاڵەتی ئاعتسابە بۆ جەم و جۆرکردن و متشەکلکردن و تەبدیلکردنی خاستە سنفیەکان ئەوەڵەن بەرەو تحقق ئەوە کە بەلەخەرە بە نەتیجە بگا و هەم چۆن ئەو دەستاوەردە سیاسی وهەیەتی چۆن جەم و جۆری بەنظر منە ئاعتساباتە لەم زاویە یەکێ لەو دەورانەیە لەو ساڵان لە حەزاتەی ئەم 14 ڕۆژە پڕی بووە لە دەرسگەرێکی زۆر مهم بۆ نەهادها بۆ فعالینی کارگەری بۆ تەشەکوڵەکان بۆ ئیدامەی ئەم ئاعتسابات و ئاعترازاتە کە ئەوڕۆ لە ئێرانە کەم نییە ئێمە ساڵی 1403 هیبایە لە بەرنامەیەکدا پێکەوەی شارمان پێ حدودی 3000 ئاعتساب و ئاعترازات بووە ئەو ساڵ خەریکە ڕەقەمەکە لەوە ئەڕۆیتە بانتر ئەمە مانگی شەشە ئەوەڵی مانگی شەشە لەنەجە خودی ئەم دەورە بەتایبەت بە ئاعتساباتی کامیۆنداران و ڕانندەگانەوە دەورێکە کە ئەم مەسئلەی شێوەی تەعامل لەگەڵ ئاعتساباتات ئەوە کە چه خاستێک مەطرح بێت چۆن بەرخوردی پێ بکرێت چۆن باری ئەمنیەتێکی کەم و کەمترەوە بێتەوە کە مۆردی فشار و حملەی حاکمیت قرار نەگرێ بە چۆن جامعە و مردم لەمانە دفاع بکەن و حمایەت لەم نەوع ئاعتساباتە بکەن بەنظر من ئازمونێکی مهم هەروە بوو فەرهەنگیان ئەدەب هونەر کاریگەرانی نەوت معلمان زۆر بەشای جۆرا و جۆر لەم ئاعتساباتە باوجودی تەمامی ئەم بێسا ملاحظاتە حمایەتیان لەکرد لە بێسا ئاعتسابات کامیۆنداران بەڵێ هیوادارین کە هەموو خەڵکی ئازادی خواست هەموو چین و توێژ و پیشەکانی ناو کۆمەلگا نەکەر ئەم فراخانەی نانەوەخانەکان بۆ هەموو ئاعتسابات و مانگرتنەکان کە فراخان دەدرێت پشتیوانی بکەن تایبەتەن بۆ ئەم فراخانی کە نانەوایانی عەزیزدایانە کە ساڵهایە ئەم خشرە حەقیان پێشێل دەکرێت و هیواداریشین کە هەموو لایەک پشتیوانی لەم مانگرتنە بکەن کاک نسان بابینە سەر ناکارامەیی ڕژیم لەم بەشەدا و ئاسۆی داهاتووش لێرەدا باسێکیش لەوە بکەین چون بەرنامەکەشمان بەرەو کۆتایی دەچێت من دوو پرسیاری ترم هەیە کاگنسان پێم باشە بزانم تا چەند ناکارامەی خودی ڕژیم لە بوارەکانی ئابووری کۆمەڵایەتی بڵین سیاسیدا هۆکاری سەرەکی ئەم قەیرانە بەردەوامانەیە و ئەم جۆرە مانگرتنانی کە دەیبینین بۆ خۆمان ئایا ڕژیم هیچ ئیرادەیەکی جدی هەیە بۆ بڵین بۆ چارەسەرکردنی بنەڕەتی کێشەکان یا تەنیا هەوڵی کات کوشتن دەدا کە هەموو هەروایە پیشەی ڕژیم هەر ئەوە بۆ کات دەکوژێت و دامرکرانەوەیکی کاتیە کاکە ئەمیر بە نەزەر من ناکارامەیی نییە جمهوری ئیسلامی هە لە بحرانێکی زۆر قوڵی اقتصادی و سیاسیە
بحرانەکەی بە کەمبودی بودجەیە، بحرانەکەی بە مووقعەتێکە کە لە منتەقا پەیای کردووە، فشارێکە کە لەلایەن کۆمەڵانی خەڵکە و لە ناوە کە هەر ئەم نمونەیە اعتساباتی کامیۆندارانە 400,000 نەفەرتیا بەشداریەکەن یا ئەو ڕقەمە بانەی لە ئاعترازات لە ساڵی 1430 لە ناو کارگەرانی پرۆژە یا 6,000 مورد اعترازات هەیە، یا ئەوە کە خودی کارگەران و کۆمەڵانی خەڵک ئەڵێن واقعاً محەلی کار معادن جادەکان بووە بە قەتڵگای مردم. ئەمانە ئەو بحرانە یا بە قەوڵی فارسی ئەڵێ ئەبەر بحرانەیە کە جمهوری ئیسلامی تیا گیری کردووە و بەم ڕەحەتە ناتوانێ بێتە دەرەوە. ناکارامەیی ئەگەر لە مدیریەتی جێگەیکە بڵێ ئەوە ناکارامەیە، ئەمە ئەبەر بحرانێکە بحرانێکی زۆر قوڵە کە جمهوری ئیسلامی بەم لە حازانەوە تیا قەراری گرتووە و هاتنە دەرەوەی بەنظر ممکنیە لەم شرایەتە کە مووقعەتی بودجە پول اقتصاد بۆ جمهوری ئیسلامی تەبدیل بۆ بحرانێکی قوڵ دەنەتیجە نەڕفۆرمێ نە چارەسەرێ ئەوەشە نیشانیدا ئێمە خۆ ئایس وەخت ئەم قسانەکەین نین لە حاڵەتێکی عادی، ئێمە حین لە حاڵەتێکە کە مردم شاهدی ئەوەن کە ئەڵێن بینی خامنەیی و ترامپ مذاکرات هەیە، بەڵام مردم ماتماتڵی ئەوەش نەبوون. ئەمە نیشانەدا کە ئەمە بحرانە سیاسی اقتصادیە زۆر ئەمیقترە لەوەکە مردم بڵێن ئەوە ڕاوەستایم بزانین ئاغای خامنەیی و ئاغای ترامپ لە مذاکراتە چۆنەگەن بێت. ئەوەندە مەسئلەکە ئەمێقە شکافەکە زۆرە، بحرانەکە بە حازی اقتصادی و وجودی هەیە، گرانی و فەقر. ئێوە چاو لێ بکەن ئەگەر خانەوادەیەکی 3 نەفەرە لە هەر شغڵێکە 25-30 میلیۆنیش حقوق بگرن بەش هەفتەیەکە، ئیجارە مەسکەن و بحرانی داڕوو و بحرانی پزیشکی و تاوای ئەوانیشە چاو لێ بکەم تەرکی تەحسیل و محرومیت لە مەدرسە و تاوای ئەمانە دەنێتێ بۆ ڕژیمەیە کە فاسڵەی ڕابطەی لەگەڵ 80-90 میلیۆن لە کۆمەڵانی خەڵکا هەیە، ئیتر ناکارامەی نییە بەڵکو بحرانێکە کە بە نەزەری من ها لە دەستی مردم ئاروەگە شارم پێکرد. ئەلعان یەکێ لەو شتانە وە زۆر بە نەزەر من خۆشبینانەیە مردم نانەنیشتون دەستونە باندەستی یەکۆ بزانێت مذاکراتی ترامپ و خامنەی چی پێدێ، بەڵکو خەریکن کاری خۆیان نەکەن، هەر کوێک بتوانن دەرفەتێ پێیا بکەن اعتصاب و اعتراض و تەرحی مطالباتی خۆیانە سنفیە بە هەر شێوەیە بوو. دەنەتیجە مەسەلەکە هەر ئەمەیەوە هەیە کە بڕۆن بتوانین بڕین وە کاری خۆمان لەگەڵ ڕژیمی جمهوری ئیسلامیە لە بینبردن و سەرنگونی یەکسەرە بکەینەوە کە قەتعەن هەر وەکو لەگەڵ کۆمونیستی ئێران ئەترایەمان داوە ئەوەیە کە اعتصابات و اعترازاتی سەراسەری یەکێ لەو ڕێگە چارەسەرانەیە کە ئەبێ بکرێت. زۆر باشە کاک نسان وەکو کۆتا پرسیار پێم خۆش بۆمەش پرسم لەم بەرنامەدا بەڕێستان بۆ ئایندەی ئەم بڵێن مانگرتنەوە بەگشتی بزوتنەوە ناڕەزایەتیەکان پێشبینیتان لە ئێران چییە؟ ئایا هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ گۆڕانکاری یان کەمکردنەوەی فشارەکان لەسەر خەڵک بەڕای ئێوە بەدی دەکرێت؟ بەنظر من ئەو پەیامە ئەو ئیطلاعیە کە خودی ئیتحادیەی تەشەکولهای کامیۆنداران و ڕانندگان سەراسەر ئێرانداریانە ئاسۆیەکی زۆر ڕۆشتین. واقعاً من وەختە خۆنمەوە ئەحساسی قودرەتم کرد کاکە ئەمیر، وتویانە ئەوەڵەن ئیستادەئیم شەنیدە شودیم دەنگمان چوو متحد ماینەوە. ئەمە زۆر کوبەندەیە بەتایبەت بۆ ئێمە لە کوردستانە ئەمنەوە ئازمونانە هەر لە ساڵەکانی 58 بەولاوە لە ئیطلاعیەکانمانە لە مانگرتنەکانە لە ئینقلابی ژنیژیان ئازادی و تەحەسونگەرێکە کە هاتە بەرەو بۆ بێسا دەورەی ئینقلابی ژنیژیان ئازادی ئەمانمانە بیست. ئەمانت ئەمە ئەو ئومیدوارەوە ئەگەر بێت ئەم نەوع ئیطلاعیانەیە و ئەم نەوع پەیامەیە کە لەلایەن ئەم اتحادیە کامیۆنداران و کامیۆندارانەوە بەم چەندە هەزار یا زۆرتر کامیۆنداران پشتوتیانەکە ئێترازەکانمان پیرۆزمەندانە هەدایەت کردووە. وامان کردووە کە ئۆتۆبوسڕانان، نەیسانداران، کەسگەری تر، فەرهەنگیەتەوەی ئەمانە بە ئەمە ئەحساباتە پەیوەست بن
بەڵێ ئەمە ئەو پەیامە ئومیدوار کنندەیە بە نەزەر من و هەموو کەسێک ئەبێت چەند جار ئەم پەیامی ئەو ڕۆی ئەم اتحادیە بخوێنێتەوە و مەزمونونەکەی بزانێت کە قودرەتمەندی جامعە و پتانسیێلێک لەناو کارگەرانە، کامیۆندارانە، پەرستاران و معلمان و ئەخشاری جۆرا و جۆری جامعەیە لێرە بە نەزەر من گەڵاڵە کراوە. ئەمە فقط ئەوە نییە کە ئەمان ئەم ئێتسابیانە کرد کە بە نەزەر من زۆر دەستاوەردی زۆر جمهوری ئیسلامی منکوب بوو، تەحقیر بوو بەم شکڵە. ئەمە نمایەکە لەو ئاسۆڕوونەوە ئێوە بە دروست باسیەکەن کەوە لەو دوا دەرسایەکەکە ئەبێ لێ فێر بین بۆ ئەوە کە لە داهاتووە چۆن بتوانین ئەم رابطە تەبدیلکەین بە رابطەیەکی زیینوتر بێسا فعالتر بە تەنگاتەنگتر و لێک نزیکتر لەگەڵ بەشای جۆرا و جۆری ناو جامعە. بەڵێ زۆر زۆر سپاس دەکەین کاک میسان نەودینان ئەندامی دەفتەری سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران بۆی کە بەشداری بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان بووی. زۆر سپاس. من لێوە تەشەکوڕەکەم و لە بینەرانی ئەو بەرنامە هاوکارانتان. زۆر زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە کە هەوڵماندا لەگەڵ میوانی بەڕێزمان کاک میسان نەودینان تیش بخەینە سەر مانگرتنی کامیۆنداران لە ئێران و هۆکار و دەرەنجامەکانی و ئاسۆی داهاتووی ئەم جۆرە ناڕزاتیانە لە وڵاتێکدا کە گیرۆدەی قەیرانی فرەلایەنەیە. هەر وەک بیستمان داواکاریەکانی کامیۆنداران تەنها پەیوەستنین بە کێشە پیشەیەکانی خۆیانەوە بەڵکو ڕنگدانەوەی دۆخێکی گشتینا لەبارە کە زۆربەی چین و توێژەکانی کۆمەلگای ئێرانی گرتوتەوە. مامەڵەی ڕژیم و توانایی بۆ وڵامدانەوەی داواکاریەکان هۆکارێکی سەرەکی دەبێت لە دیاریکردنی ئاراستەی ڕووداوەکان. زۆر سپاسێکی زۆر ئاراستەی میانی بەڕێزمان دەکەین بۆ ئەو شیکاری و ڕوونکردنەوەی پێشکەشی کردین. سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تا کۆتایی ئەم بەرنامەی لەگەڵمان بوون. هیوادارین توانی بێتمان بەرنامەیەکی بەسوودمان پێشکەش کردێت تا بەرنامەیەکی دیکە و باسێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.